بەڵە بەڕێزان هاتینە سەر مێزە لمەکە لە ستۆدیۆی سەعاتی سفر بۆی کە کاک عەقید سەلام لەسەر ئەم مێزە باسی جەبهەکانی شەڕی ئێران عێراق. کاک سەلام، مێزە لمەکەمان حازرە، دەستی برادران خۆشی ئامادەیان کردووە، ئیتر نازانم تۆ تا چەند لێ ڕازیت. سوپاسیانەکەم بەڕێزن، هەرچەنە سەربازیان نەکردووە بە چتێ جوانیان کردووە، دەستیان خۆش بێت. هەر بژیت پێم خۆشە لێرە ینی ئێستا ئەم ئاوانە هەیە، ئەم دوورگانە هەیە، ئەم بەردانە ئاماژن بۆ شارەکان، بزەبت جەبهەکان، جەبهە قورسەکانی شەڕی ئێران عێراق لەکوێ بوون و چۆن ڕوو داواکان ڕووی دەدات؟ کاتێ بڵین لە ئەیلولی 1970 عێراق کە هێرشی برد، هەرە جەبهە گەورەکەی ئەوەی ڕاستی بێ بڵین قاتەعی جنوبی باشووری عێراق بەسرە لەگەڵ ناوەندی عێراق فەیلەقی دوو لای خانەقین کەلارەوە، ئینجا دوای ئەوە منتیقەی پێنجوێن دێتن، بەڵام ئەم ناوچەی بەسرا بە زۆری ئەلێرە بوو هێرشە گەورەکەوەی ڕاستی بێتن. ئێستا ئەوە ئاماژەیە بۆ بەسڕەوانی؟ ئێستاکە ئێرە ئەمە بەسرایە، شاری بەسرایە. لە بەسراوە کە ئەپەڕێیتەوە تقریبان 20 دقیقەگەیتە تەنومە، ئەمە تەنومەیە هەر عێراق. ئەگەر بیتە سەر هینەکە با نەخشەکە باسی کەم ڕاستی نەخشەکە ئەلێرەوە دێت سنووری عێراق و ئێران، ئەبەو شێوازە ئەشکێتەوە بۆ ئێرە. ئەمە لە خوار تەنومە ئەمە شەلامچەیە، ڕێک نەخشەکە بە بەردەم شەلامچە دێ و دائەبەزێ بۆ ناو شەتڵ عەرەب، کە هاتە ناو شەتڵ عەرەبەوە لە خوارەوە لێرە ئاوەکە بێتە سێ پارچە. ئەمە دورگەی ئومر ڕووساسە، هی عێراق بوو ئێران و کاتە بڵین لە کاتی شەڕاهات گرتی. باش لە شەلامچەوە کە دێیت ئەگەیتە محەممەرە کوڕەم شەهر. بەڵێ ئیتر ئەو ناوچە قورسەی ناوچە قورسەی کە شەڕەکەی تیا بوو. لێرە عێراق چی کرد؟ هیلارێکی دروست کرد وەکو مانگ تەڵقی کرد بۆی هێز نەگاپێی. طبعاً ئەو هێزەی کە بڵین لە بەسراوە هێڕشی برد، تانکەکان هی فڕقەی سێ بوو مدەڕع، فرقەی سێی مدەڕع، لەگەڵ سێ لیوای قواتخاسەی لەگەڵا بوو، لیوای 31 32 33 هێڕشی بردەسەر. ئەم ناوچانە بە ئاسانی ژیرە، زروفی منتیقەکە بڵین تەضاریس، ینی منتیقەکە عەرزەکەی زۆر یارمەتی عێراقیدا کە بچێتن، بەڵام شەڕە سەختەکە لە چۆ ڕوویدا لە ناو محەممەرە. بەڵێ بەسیجی تیا بوو، سوپای ئێرانی تیا بوو، جگە لە خۆبەخشەکانی تیا بوو، دەست بە جێنە گیرا. دوایەوە شەڕەکە بووە ماڵ بۆ ماڵ، دەرگا بۆ دەرگا بە کۆڵانەکانە، ئاوا نزیک بوون لێ تێکەڵ بوون بە یەکجاری. خەسارە زۆر بوو طبعاً لە محەممەرە تاکو گیرە، خەسارەتی ئێرانی زۆر بوو. تاکو بڵین محەممەرە گیرە، کە محەممەرە گیرا لێرە سەدام حوسێن بیری لە چیە کردەوە؟ بیری لە خوار محەممەرا کردەوە کە بڵین ئەمە عەبادانە هەلێرە. بەڵێ بیری لە عەبادانە کردەوە، عەبادان بگرێ، بەس کە باسیم کردووە لە بەرنامە پێشوەکانە، یعنی عەبدولجەبار شەنشەل کە بە سەدام حوسێنی وت لێرە سوپای عێراقتیایە چێ بە تەواچی بڕی. ئەلەم بەرەوە بڵین لە بەرامبەر عەبادان لە شەتڵ عەرەب لەم ڕووبارە ئەلێرە بە چەکی ناوەندی و قورس لەیەکیانەدا بە بیکەیسی و بە دۆشکەوە، ینی بەرامبەر بە یەک لە شەڕ عەرەب لە بەینابوو لەسەر ڕووبارەکەی. ینی ئێرە بڵین نەوتەکەی عەبادان باشکرا و کاتە ئەستا کە عێراق لێدا بە تۆپ و بە هەموو جۆرە چەکێک. ئیتر لە پێش ئەوەی کە بڵین فرقەی سێ و لیوای 31 و 32 33 قوات خاسە هێرش بەرێ لە قاعیدەی شعێبەوە کاکەوێتە ئەم ناوچەیە، لەگەڵ قاعیدەی ئیمام عەلی، لەگەڵ قاعیدەی قادسیە و ئەبو عوبەیدە لە کووت. لێرە فڕۆکە بەردەوام بەرزە بووە لێدا بۆی ڕێ بووە فرقە مدەڕعەکە بکاتەوە بچێتە پێشەوە فرقەی سێی مدەڕع. طبعاً ئالیاتی لەگەڵا بوو، زیری پۆشی لەگەڵا بوو، هەندەسەیان لەگەڵا بوو، لەگەڵەوەشە ئەو سێ لیوا خواتخاسەیە کە چوو بوو بۆی ئەمان شوەنە سەختەکان تەمین بکەن و بیگرن و بچنە ناویانەوە، ینی بڵین شەڕی کۆڵان و ئەوانە ئەو خواتخاسانە ئەیکرد. ئەبەو شێوازە بوو شەڕەکەی ئێرە. ئەنجا دێیتە خوارەوە. طبعاً ئەمە خۆی کە لێرە دروستمان کردووە، کوڕان برادران دەستیان خۆش بێ، ئەمە شەتڵ عەرەبە. باش ئێرە گوڕنەیە. طبعاً لێرە مەعبەر شمالی نەشوە هەبوو، ئەم جەبهەیەش هەبوو، ئەوە نەبوو نەبێتەوە، ینی پەڕێتەوە لە مەعبەر شمالی نەشوە ئەپەڕایتەوە. ئەو کاتە فرقەی سیویە قیادەت قوات الحوسین ئەلەم ناوچەیە بوو. ئەمە ڕووباری دیجلەیە، ڕووباری فرات، کە لای گوڕنە لەیەکە دەن و بێتە شەتڵ عەرەب. ئەلێرە نەخشەکە ئەمە هەمووی بۆ عێراقە، ئەگەیتە جەزیرەی ئومر ڕووساس، لێرە بێتە سێ کەرتەوە ئاوەکە. کەرتی ئەوبەر ڕێک ناوەڕاست ئاوەکە سنوورە لە بینی عێراق و ئێرانە. ئەمە کە ڕاکێشی ئاوەکە نیوەی ئەمە لە اتفاقی جەزائر درا بە ئێران، مەگە خۆی هی عێراق بوو، بەڵام ئەمە نیوەی دێیت هەتاکو ئەگەیتە خەلیج ئێرە فاوە،
کە بڵین ئێران لە ساڵی 1986 لە مانگی سێ بوو نوۆی سێ و 11 شەو هێڕشێکی گەورەی بردە سەر فەرقەی 11 ئەلێرە و ئەم ناوچەی بڕیفاو کە نێزیکەی 105 تاکو 107 کیلۆمەتر دوورە لە بەسڕا بەڵێ ئەمە لە دوورە لێەوەی دێیتەوە ئەنجا پەڕێیتەوە ئێرە دوورگەی بۆبیانە کوێت باشە ئەمە دوورگەی وەبرەیە بڵین ئێرە ئەم ناوەڕاستە سنووری عێراق و کوێتە نیوەی ئەم ئاوە بۆ عێراق ئەمبەری نیوە شێوەبەر بۆ کوێتە تاکو دێیتە قەسر طبعا لەم قەسرەوە لێرە دوو ڕووبار هەیە نەکراوە لێرە ئەڕاتەوە هەتاکو فرات ئەلێرە بەس بەو شێوازە نییە کە گرنگ بێتن شەڕەکە بەو شێوازە دەستی پێکرد ئەلێرە باشە کاک سەلام ئێستا باست کرد یعنی جەبهەکەت بۆ من باس کرد بۆ نمونەیەکێک لە قورستنی شەڕەکان لە نێوان عێراق و ئێران ئەمەی محەممەد ڕەبووە کە جەنابەت ئاماژت پێکرد ئەمەیە چی کوشتارێ درا لەوێ و شەڕەکە چۆن ئەوەندە سەخت بوو کەیتر جەناب تەڵی تێکەڵی یەکتری بوون چەند کەس کوژرا دوجار بەسەرکەوتنی کێ لە محەممەد کۆتایی هات یعنی لە کۆتایی 1982 بڵین ئێران سەرکەوتنی بەدەست هێنا توانی منطقەی شەلامچە ئەوانە بگرێتەوە ئێران ئالێرە قەوسێ دروست بکاتن لەسەر سوپاکانی عێراق ئەوە بۆ هۆی کە 24,000 دیلی عێراقی لەوێ بەدەست ئێرانیەکانە جیران تەسلیم بوون 24,000 دیلی عێراقی لێنانە کەوتنە دەست ئێرانەوە چونکە بە کۆی گشتی ئەگەر بڵێ عێراق زیاتر لە 7,000 دیلی هەبوو لای ئێران بەڵام ئێران لای عێراق لە دەوری 35 تاکو 40,000 دیلی هەبوو ینی دیلی عێراق زۆر زۆر زیاتر بوو لەلایەن ئێرانەوە توانی محەممەد وەربگرێتەوە لە دەست عێراقە طبعا ئەم سێ لیوای قوات خاصەیە کەملی ناوت بوونمان 31 و 32 33 لیواکان هەرسێکی هەر لیوایە لە 130 گەڕایەوە لەو شەڕەیە 170 تێچوو 170 کوژرا چونکە شەپۆڵی دووەم و سێمی کردەوە نییە بە یەکەم هێڕش بتوانێت محەممەد بگرێ نانەخێرە ئێران شەڕێ سەختی کرد لە محەممەد بەڕاستی بەرگریان کرد سوپای پاسداران و ئارتەشی ئێرانیشانی سوپای ئێران و جگە لە خۆبەخشەکان لێرە سەدام حوسێن بیری لە چتێکێ کردەوە محەممەد هەمووی عارەبە بڵێن انفساڵی چەکدارەکانی محەممەد لەگەڵی هاوکاری بکەن یارمەتی دەن و کۆتایی بەمە بێتن بەڵام ئەو شتە هەڵە بوو هەڵەیەکی استراتیژی گەورە بوو کەوتەی کەوت ئەو شتەی بۆ جێبەجێ نەکرا ئەوە بوو کە محەممەدی گرت دوایەوە شکایەوە ئەگەر بینە قاتعی ناوەندی لە عینی کاتە هەمان زەمان بڵین سەروی باکووری ناوچەی بەسرە با بڕۆین بەرەو دیالە بەعقوبە سەرتر هەتاکو وەگەینە خانەقین و کەلار هەموو ئەزانین قەسر شیرین نێزیکە لە سنووری عێراقەوە ئەو کاتە هێڕشی برد بۆ قەسر شیرین عێراق وەتوانی بچێتە ناوی ئەو فرقانەی لەوێ بەکاری هێنا فرقەی 4 و فرقەی 6 و فرقەی 8 تایبەتی فرقەی 8 خۆی هێڕشەکەی بەتەواوەتی کرد کە بڵین مەشاتە فرقەی 8 هێڕشەکەی کردە سەر قەسر شیرین قەسر شیرینی گرت و دوایەوە تانکەکان داخڵ بوون بەڵام کە سوڕایەوە بەرەو سەرپیل زەهاب لەوێ زەرەرێکی زۆر گەی بە تانکەکانی عێراق لە بین شاخەکانە ئەوان لەوێ موشکی تاویان زۆر دانابوو تانکێ زۆر سوتا لێنانە لە بەرەو عێراق فەشەلی هێنا لێنانە جگەرەوە بڵین لە قاتعی سەروی عێراق پێنج وێن عێراق هێرشی برد بیدایەتی بەڵێ لە باشماخ پەڕیەوە بەرەو شاری مەریوان نەگەیشتە مەریوان بەڵام لە نیوەی ڕێگاکە زیاتر بوو پێشەوەی بگەینە بڵێن ئەو بحیرەی کە لە مەریوان هەیە لێنانە حتا تۆپخانەی عێراق ئەو کاتە لە ناو خاکی ئێران بوو لە بیدایی شەڕە ئەوەندە ڕۆشت بوونە پێش نەچوو بە پێشەوە دوایەوە شکایەوە کەمەکەمەوە پێنجوێنێکی بەجێست و لە چای هەرزەلە لەوێ خۆی گیر کرد بڵێ زۆر باز پێم وابێ یعنی ئەو لیوانی کە باست کرد ئێمە لە بەرنامەکانی پێشوش باسمان کردووە بارقی حاجی حنتە دەورێکی باڵای هەبووە لەو شەڕانە لەو شەڕانە بارق عەبدەڵڵا الحاج حنتە دەوری باڵای هەبوو لە جزیرەی ڕووساس لەو جەزیرەیە ڕێگەرە ئەوەی ئاوەکە دەکاتە سێ بەشەش ئاوەکە دەکاتە سێ بەشەوە تەمان دارخورمای زۆرتیایە بۆ ئاگاداری وەکو چەمێکی دارخورمایە لە کاتی پەڕانەوە لێرە بینەران ئەگەر بیانەوە بزانن چۆن پەڕایە قوات خاصەی عێراقی هەروەکو فلیمەکەی نۆرماندی بە بەلەم یعنی پلاستیکی پەڕانەوە بۆ ئەوبەر بەڵام زەرێرێکی زۆر گەیە ئێرە لە ماوەی 3 سەعاتە توانی ڕووساس بگەڕێنێتەوە لە دەست ئێرانیەکان و سوپای ئێران دەرکە و ئاودی محەممەدیان بکاتەوە جارێکی کە بەڵام لەبیرت نەچێ وەکو بەجەرابتم وت لێرە ڕووبارێکە ئەنجا ناوەڕاستێ بڕێ ئەنجا ئەمبەرەوە پەڕینەوە زۆر سەخت بوو بەڕاستی لەو شەڕەیە بەڵام توانی قوات خاصەی عێراق و کاتە وەری بگرێتەوە لە دەست ئێرانە بیگەڕێنێتەوە لەو ڕووساس بارقش پێم وابێ بریندار بوو لەوێ لەو شەڕەیە بریندار بوو گولەیە بەڕانی کەوتو بڕانی چەپی گولەیەکیش بەرسنگی کەوت بوو پارچەیەکیشی بەرچاوی چەپەی کەوتو بوو لەو شەڕەیە لە ناو دارخۆرماکان چونکە لە نێوان سوپای عێراق و ئێرانە لێرە شەڕەکە کە ڕوویدا
لە بینی پازداری ئێرانی و بڵین سەربازی عێراقی 10 مەتر بینیان نبوو و تایبەتی دارخورماکان کە باسم کرد بۆ جانابەت قەناسەی ئێرانیەکان هەمووی لەبان دارخورما بوون ئەوان توانیان زۆر زەرەر بگێنن ئەجا جگە لەوە شیشیاندا نابوو لێرە بڵین شیشی سەب نوکەکانیان تیش کردبوو وە کوفتیمەکەی نۆرماندی ئاوها بۆی بەلەمە پلاستیکیەکان لی گیر بێ و این بێتن گیر بێ تقریبا مەسافەیەکی کەمی هەیە لێرە لە دەوری 30 متر تاکو 50 متر بێ تەختاییە لمە هەتاکۆ گەیتە دارخورماکان عێراق ئەلەو مەسافەیە زەرەری زۆر پێگەیشت هەتاکو گەیشتە ناو دارخورماکان بەبێتە مانێعە بتوانێت شەڕ بکاتن کەواتە ئەوەی سەد جەناب شەرحی کرد لەسەر مێزە لمە معنی جەبهەی نێوان عێراق ئێران لە ماوەی 8 ساڵە زۆر فراوان بووە بەڵام لە جنوبی عێراقەوە لە باشووری عێراقەوە زیاتر شەڕە گەورەکان ڕوویداوە شەڕە سەختەکان لەوێنانە ڕوویدا ئەگەر بیتە قاتعی ناوەندی فەیلەقی 2 سەیری 8 ساڵ جەنگ بکەی شەڕە سەختانەی تیان نەبوو بەڵام بیتە کوردستانی خۆمان ماوەت حاجۆمەران قەڵاتزیە شەڕی سەختی تیاکرا تایبەتی بڵێن گردەمەند لە چیای گردەمەند و ڕایات و گۆدۆ و ئەوانە نا شەڕی سەخت کرا لێوێنانە و زۆریش لەو ناوچانە کوژرا جگە لە مامەوەت بڵین لە کۆچار و وێلانە و چیایانە لە بیتە لای قەڵاتزێ لە سەربەردقلیشێ و لە مامەندە و لە قەبری عوسمان و لە هێرە و لە بەڵخە و لە بۆلفات بەڵێ شەڕی سەخت لێوێنانە زۆر کرا بەڵام لە ناوەندی ئەو شەڕانە نەبوو لە قاتعی پێشتر لە بەرنامەکە باسمان کرد دوای 38 ساڵ کە چەند ڕۆژێکی تریادی کۆتایەتنی شەڕی ئێران عێراق هێشتا ئاسەوار لەم ناوچانە ماونەوەندە شەڕی کورسیتیا ئێستش بڕۆ بگەڕێ بڵێن لە ڕووباری کاڕۆن لەو ڕووبارەی تر کە ئەبێتن ئێستش سیرەکەی چونکە ئەو ناوچەیە خنکە مەزەقاتیاندانا بۆ ئاویان تێکرد لەسەر شوێنە هەیە تانکی عێراقی بەس برجەکەی بەسەرەوەیە هەموو جانی لە بن ئاوە خنکاوە لەناو ئێستش ماوە لە جێی خۆی لەناو ئاوەکە تاکو ئەم ڕۆژە لاشەی زەرباز ئێسک و ئەوانە ئێستشماوە ئەگەر بگەڕێ بە تەواوەتی ئەیدۆزیتەوە جگە لەوە هەموو ئەلغامی کە لەوێنانەیە ئاو هێنە و بڵاوی کردەوە بەڕاستی ینی بڕۆی ئێستا شەر ئەیدۆزیتەوە هەر ئاسەواری دیارە بە ئاشکرا زۆر باشە بن سپاست دەکەم با بگەڕێنەوە سەر مێزەکەی خۆمان و لەوێ باسخواسی ترمان ماوە و پرسیاری هاوڵاتیانیش ماوە لە جەنابتی بکەم فەرموو ئینشاءڵڵا سپاس دەکەم